سڵاتان لەبێت لە پتسبێرگم لە پەنسیلڤینیا، یەکێکی دیکە لە شارە جوانەکانی ئەمریکا. لێرە چیرۆکێکی دیکەی سەرکەوتنی کوردێکتان بۆ دەگەرمەوە. کوردێک لێرە لە لووتکەدایە، گەشتۆتە هەوری سەرکەوتن، لە ئاسماندایە. کەی هاتە ئێرە، چۆن ئاوا سەرکەوت، نهێنی سەرکەوتنی چی بوو، ئێستا چی دەکات، چۆن لە لووتکە بەردەوام دەبێت، لەم بەرنامەیەدا باسی دەکەین. بەڵام پێش ئەوەی کە کوردەکە ببینن، شتێکی دیکە ببینن، شاری پتسبێرگ ببینن. پیت ناوی ویلیام پیتە، بێرگ واتە شار، شاری پیت. ئامادەن؟ سێ، دوو، دوونیو، یەک، پتسبێرگ! بەخێر بێن بۆ پتسبێرگ. اختصاصي من يعني تركيزا من بترسر غدة نخامية لاس ڤێگاس ڤایکینگەکان ڕێکلام بۆ فرۆشتنی چەک دەکەن. غير ما قالك تشتب لابي خوفا إينان یەکێک لە جوانەکانی لاس ڤێگاس ئەمەیە. جبيرناك ما تصویر دەست پێ کرد. چۆنی کاکتۆر؟ باشي باشي سپاس. ئەحواڵەت و؟ باشي إن شاء الله مەمنون. پێی باشی؟ از خريجي كلية پزشکی ملدهوكي سال 2000 تخرج بوم يكمي وجبة خوبم ما شاء الله. من إقامة دوري لدهوك تواكر وبشتينجي من تقديمي زملاء أمريكي كر فول برايت 2004 از هاتما أمريكا من ماسترا Public Health تندرستيا گشتی من هارفارد خلاص كر بشتينجي از زفري ما چنكي من التزامات هبون ارتباط قل جامعة از 2 سال ما من تدريس الجامعة دهوكي كر وجارك هادي هاتما أمريكا من بوردا أمريكي يا باطني خلاص كر نساخي تندرستيا هنافا پزشكيا هنافا و پشتی هنگی من 3 ساله از پزشکی دکتری هناوا بوم، دکتری باطنیه و پشتی هنگی من تقدیمی بوردا غدد صم کرد اندوکرین و او از چما کویرژینه کان سپاس او لجامعة فيرجينيا زان كويا فيرجينيا اسماء ملويرة من 2 ساله الويرة جي شولكر و پشتی هنگی از هاتما پیتسبرگ گل
سیستمی تندرستی الویرد بجنی Allegheny Health Network Allegheny ناوی مقاطعة أملينا فيجد بجني Allegheny Health Network أزل قلواش ولد كم هو تدريس طلبة بوردي اندوكرين كم غدة صم وأم تدريس بوردا باطنية كين وتدريس طلبة كوليجا بزيشكيت كين باش یەکەم بینەری ئێمە هارڤارد دەناسێت زانکۆی هارڤارد زانکۆیەکی یەک لە باشترین زانکۆکانی ئەمریکا دنیاە نەکتەنیا ئەمریکا و دووەمیش دەرچوون لە کۆلێژی پزیشکی زانکۆی دوهۆک بە پلەی یەکەم لاس ڤێگاس یەکێک لە جوانترین شارەکانی ئەمریکا و جیهانە. یەکێک لە جوانەکانی لاس ڤێگاس ئەوەیە کە ڕۆژانە 300 هاوسەرگیری تێدا ئەنجام دەدرێن. I'm a general endocrinologist. سپاس بۆم دەرفەتە من پسپۆری ڕژێنەکانم و ڕۆژانە لەگەڵ دکتۆر فەرهاد کار دەکەم. ماوەی زیاتر لە 15 ساڵ ئەزمونم هەیە لەم بوارەدا. پسپۆرەتەکەی من بە تایبەتی لە نەخۆشی شەکرەیە. زۆر دڵخۆشم بە کارەکەم بە تایبەتی لەگەڵ نەخۆشەکانمدا. چونکە هەست دەکەم کە بەڕاستی دەتوانم ژیانیان بەرەو تەندروستیەکی باشتر بگۆڕم بە تایبەتی لە ڕێگەی پارێزگاریکردن بۆ بەڕەنگاربوونەوەی نەخۆشی شەکرە. وەک دەزانن نەخۆشی شەکرای ئێستا بۆتە نەخۆشیێکی جیهانی چی دیکە نەخۆشیەک نەماوە کە تەنیا تایبەت بێت بە یەک وڵات. ڕێژەی توژبوانی نەخۆشی شەکرا هەموو ڕۆژێک لە زیادبووندایە لە جیهاندا. ئەمەش بەهۆی گۆڕانی سیستەمی خۆراکی ڕێژەی جوڵە و وەرزش نەکردن وای کردووە ڕێژەی شەکرە لە جیهاندا بەرز ببێتەوە. من وا هەست دەکەم کە هەر جۆرە ڕێکارێک و پێشنیازێک کە ئێمە لێرۆ دەیکەین بۆ بەڕەنگاربوونەوەی نەخۆشی شەکرە بەگشتی هەموو هاوڵاتیانی جیهان دەگرێتەوە. یەکێک لە هەشتا دڵخۆشکەرەکانیان پسپۆری ئێمە ئەوەیە کە زۆرێک لە هاوپیشەکانمان پسپۆرەتی جیاوازیان هەیە لە خودی پسپۆرەتی ڕژێنەکاندا. بۆ نمونە خۆم خولیام لە پسپۆرەتی شەکرەیە دکتۆر فەرهاد پسپۆری ڕژێنی پیتوێتەریە هەر کاتێکە نەخۆشێک سەردانم دەکات و کێشەیەکی هەیە لە ڕێژەی پیتوێتەریدا ئەوە دەینێرمە لای دکتۆر فەرهاد بۆ چارەسەر. بۆیە بەڕای من ئەم جۆرە ئاڵوگۆڕە سوودێکی زۆر دەبەخشێت بە نەخۆشەکان و بە ئێمە بەهۆی ئەو ئەزمونە جیاوازەی کە دەتوانم لە هاوپیشەکانمەوە وەری بگرم و بە تایبەتی بۆ نەخۆشەکانی کە سەردانمان دەکەن سوودێکی زۆری هەیە. من پێم وایە کە زۆر گرنگە هەمووان مێژووی خێزانەکەمان بزانین لە ڕووی وەرزشیەوە. بۆ نمونە ئەگەر دایک و باوکت نەخۆشی شەکرەیان هەبێت ئەمەوا دەکات لە تۆ ئەگەری توشبوونت بە شەکرە زیاتر بێت. لەوانەیە هەندێک کات نیشانەکان زۆر لاواز بن بەڵام پێویستە بچیت سەردانی پزیشکی پسپۆر بکەیت لانی کەم ساڵی جارێک. بەم شێوازە ئەگەر دەستپێکی دروستبوونی نەخۆشیەکەش بێت دەتوانین زووتر ڕێگری لێ بکرێت و چارەسەر بکرێت. هەمیشە خۆپارێزی چارەسەرە. بۆیە دووبارە پێشنیاز دەکەم کە مێژووی نەخۆشی خانەوادەکەت بزانیت. ئەگەری توشبوونیشت زۆر بێت دەبێت بە زووترین کات دەست بکەی بە خۆپارێزی و خۆراکی تەندروست و وەرزشکردن. چارەسەری 100% بوونی نییە بەڵام دەتوانین نەخۆشیەکە کۆنتترۆل بکەین و تەنانەت هەندێک کات بەبێ بەکارهێنانی دەرمانەوە دەکەین. من هەمیشە بە نەخۆشەکان دەڵێم لە ژێر سەرپەرشتی پزیشکەکەی خۆتان و بە پابندبوون بە ڕێنمایەکانی دەتوانن کۆتایی بە دەرمان بەکارهێنان بهێنن بە مەرجێک شێوازی ژیانتان تەندروست بکەن.
دەیبینن لە پشتم شاری پیتسبێرگە. پیت ناوی کەسێکە ویلیام پیت و بێلگ واتە شار واتە شاری پیت. بەڵام من دەمەوێت شتێکی دیکەتان بۆ باسکەم. خۆی لە بنەڕەتدا ناوی ئەمریکا لە چێوە هاتووە ئەمریکا. بیستومانە و خوێندومانە کە کریستۆفەر کۆلۆمبس لە ساڵی 1492 هات ئەمریکای دۆزیەوە، بەڵام خۆی لە بنەڕەتدا بەڕاستی 500 ساڵ بەس بەر لە کۆلۆمبس ڤایکینگەکان لە ڕۆژئاوای ئەوروپاوە هاتن و ئەمریکایان دۆزیەوە، بە تایبەتی بە سەرکردایەتی کەسێک ناوی ئێرکسن بوو، سەرکردەی ڤایکینگەکان بوو. ئەی بۆ ناوی ئەمریکایە لە ساڵی 1492 کۆلۆمبس هاتوانە، لە ساڵی 1502 کەسێکی دیکە هات، دۆزەرەوەیەکی دیکە هات بە ناوی ئەمەریگۆ ڤێسپوچی، کەسێکی ئیتاڵی بوو. لە ساڵی 1507 مارتن مولەری ئەڵمانی کارتۆگرافەرە دێت ناوی ئەمریکا دادەنێت بۆ چونکە ئەمەریگۆ ڤێسپوچی ئەمەریگۆیەکە دەگۆڕێ بۆ لاتینی دەیکاتە ئەمریکا. لەو کاتەوە ئەمریکا ناندرا ئەمریکا. ڤێسپوچی چی کرد لێرە؟ هات گوتی کۆلۆمبس تەنیا بەشی ڕۆژهەڵاتی ئەمریکای دۆزیوەتەوە، قاڕەیەک لە دواوەی ئەمە هەیە، هەموو ئەمریکای دۆزیەوە، بۆیە ئەمریکا لەسەر ناوی ئەمەریگۆ ڤێسپوچی بوو بە ئەمریکا. ئێستا ناوەکە ناوی کەسێکە، ئەمریکا لە ئەمەریگۆوە هاتووە. بۆی ئەمە ڕوونتر بێت، چێ دێتە لای تۆ توشببووی کام نەخۆشی دێتە لای تۆ بۆ وەرگرتنی چارەسەر؟ بەێ نەساخیت وەکی شەکرێ باشە تایرۆیدێ باشە پاراتایرۆید ئێمە پێی دەڵێن ڕژێنی پەریزادە پەریزادە غودە بەێ غودە دەرەقی یان ئەمە بەگشتی لە کوردی ناو پێشنی خەڵکی غودە بەڵێ پاراتایرۆید ئەو یعنی کالسیۆمێ ترتیبت کاتت لە شی مرۆڤیداش هەستی بۆ خینێ فرێت کاتش خینێ بۆ هەستی فرێت کات و هاکەدا و غودە نخامی ئەم بێژنێ پتویتەری ئەو اختصاصی من یعنی تەرکیزا من پتر سەر غودە نخامیە چونکی ئەم بێژنێ ماستەر گلان وەکی بێژن مایسترۆیە ئەو غودەدا هەمیا ترتیبت کرد و ئەس گەل جراحێ نشتەگەرێ جملة عصبي ما كلينيكا هاي بس يا نساخت بتويتري مثلا هكر تيومرك هابت ورمك هابت سر بتويتري هموات بينين وجا از وجراح هم دايركترت وي كلينيكينا بله الفي سيستمي تقريبا هر هيفي ام 12 نساخة وسط بينين وبشتينجي 2 نساخة هوجي نشترجريا في تويتري بن وشو لامن أوا أس هرمونات وا مثلا هيك كيم بن أس هرمون أبوات نفسم عند جهك هرمون زيادة بن عند هوجي عمليات بن أنجي دي درمانا دمي ده هرمونات وا درست كم باش أول كلينيك بله لە نەخۆشخانە هەمان شتە؟ بله نەخۆشخانە ئەس هەر هەیڤێ جارێکێ من وەکی بێژن ئەس کنسڵتەنتم ئان مستەشارم الخەستێ دائما بۆ ئەو خەستێ ئەو نەساخێ داخل بووی الخەستێ ئەم چین بینی مثلا نەساخی غودێ پشتی عملیاتت کات ئەم چین بینین ئەم يعني دبو نفسين كات هوجي چند هرمونية سكينة كالسيومي و باراتايرويد و نساخي هوجي غدة نخامي عمليات بكات أموات بينين نساخي سكري داخل بت
ئەم ئینسولینەوە ئەنجی دەرمانێت وە ئەوی دیتکەیندا شەکراوە درست لێ بێت هەندی داخلی خەستێ ئەو ئسبوعەکە هەفتەیەکە هەر هەیڤێ و نفسی وەختیدا ئەم تەدریسی دکەین الخەستێ إجبلي هندي رولي من يسيه ما طلبي بورديه هاي غدد الصم أو هر صالي ما 4 طلبات هين وجا أس روجي أس أسبوعي روجي كي الكلينيكا طلبي بوردي أو تنساخت خو الجلمن مناقشات كان وأس نساخي بكورتيد بينم بس دا تأكيد كان إنه طلبي فيربت وبشتينجي أم مناقشات كان يعني باش سر كمبيوتر یعنی ئێستا تۆ مامۆستای پزیشکانی ئەو پزیشکانەی کە بۆ پسپۆڕیەتی کوێر ڕژەنەکان دەخوێنن بله یەکێک لە جوانەکانی لاس ڤێگاس ئەمەیە ڕۆژانە 300 هاوسەرگیری تێدا ئەنجام دەدرێن زۆر بەشیان بە زوبەرگی ئەلڤێس دەیبینن گۆرانی بێژەکە زاواکە دەڵێن اینجا یەکێک لە جوانەکانیشی ئەم نافوڕەیەیە ئەوانەی دێنە ئێرە شەوانە لێرە کۆ دەبنەوە لەگەڵ میوزیکێک ئەو نافوڕە جوانە دەبینن کە ئەرزوو ئاسمانی لاس ڤێگازی پڕ کردووە لە جوانی من وەکو پسپۆڕی خۆراک لە بواری شەکرەدا هەمیشە زۆر دڵخۆش دەبم بە گفتوگۆکردن لەگەڵ نەخۆشەکانم کە توشببووی نەخۆشی شەکران باز لە بابەتەکانی خۆراکی تەندروست ژیانی تەندروست وەرزشکردن دەکەین هەروەها بابەتی ورتر لە نەخۆشی شەکرەدا لێرە بە هاوەهەنگی لەگەڵ دکتۆر فەرهەد کار دەکەین و چارەسەری نەخۆشەکان دەکەین هەوڵ دەدەین زۆرترین سوود لە چارەسەرەکان وەربگرن لە هەموو ئامرەکانی چارەسەرکردنی شەکرە کە لێرەدا هەن ئەزمموی کارکردنم لەگەڵ دکتۆر فەرهاد زۆر بەسوود بووە پێم وایە ئەو هەمیشە زۆر پێداگیری لەوە دەکات کە نەخۆشەکانمان زیاترین سوود وەرگرن لا هەموو ئەو کەرەستە و ئامێرانەی هەمانە بۆ چارەسەرکردنی نەخۆشی شەکرە هەروەها مامەڵێکی زۆر جوان و نرمی هەیە لەگەڵ نەخۆشەکان و ئێمەشدا لە کاتی کارکردندا وا لە هەمووان دەکات ئومێدەوار بن هەندێک لەو بابەتانەی لەگەڵ نەخۆشەکانماندا باسییان دەکەم بۆ نمونە گۆڕانکاری لە شێوازی ژیانی ڕۆژانە و خۆراکی تەندروست ئەمە یەکێکە لە بابەتە هەرە باوەکان کە باس دەکرێت لە نەخۆشی شەکرەدا لەم ڕوانگەیەشەوە یەکەم شت چاودێری بکەین ئەوەیە کە ئایا نەخۆشەکانمان خواردنی شیرین دەخۆن بە بەردەوامی بۆ نمونە ئایا سەوزە و میوە دەخۆن ئایا سیستەمێکی خۆراکی ڕێکیان داناوە کە بەردەوام ژەم و سوکە ژەمەکان بخۆن لە بری ئەوەی زۆر برسی بن لە ڕۆژەکەدا بابەتێکی دیکە وەرزشکردنی ڕۆژانەیە جوڵەی زۆری ڕۆژانە وەرزشی بەردەوامی ڕۆژانە من تەنانەت لەگەڵ کە سوکاری خۆمدا بابەتی وەرزشکردن زۆر باز دەکەم بە مەرجێک زۆریان شەکرەشیان نییە بەڵکو وەکو بابەتێک باسی وەرزش دەکەن کە ڕێگری بکات لە توشبوون بە شەکرە بۆیە ئێمە هەمیشە پێشنیازی ئەوە دەکەین بۆ نەخۆشەکانمان گفتوگۆی بەردەوامیان هەبێت لەم بابەتەدا لەگەڵ پزیشکەکانیاندا و
ئەو تیمە پزیشکەی کە چاودێری بارودۆخی شەکرەکەیان دەکەن. چاودێری بەرواری سەردانیکردنی کلینیک بن و هەمیشە لە کاتی خۆیدا سەردانی پزیشکەکان بکەن. هێشتنەوەی ئەم جۆرە گفتوگۆ بەردەوامە شتێکی ئاساییە بۆ مرۆڤ لە کاتی نەخۆشیدا. لەوانەیە بە جۆرێک لە جۆرەکان لە ژێرگوشاری دەرونی بێت. لەم کاتەشدا گفتوگۆکردن لەسەر بابەتەکە زۆر یارمەتی دەردەبێت. الأمريكا مثلا كهيد بيجن you can't get it all وكيد بيجن الجيانة تهمي تشتاب لبي خوفا نايني الحمد لله الفيرا ما قالك تشتب لبي خوفا إينان شهادة بچيكت ما چونه مدرسة باش كچا ما چو كلية أم مرتاحين حتى ما قال جيرانا قال برادر الدوامي الشولي همي باشا بس تشتكي مش مال فيري برادرة ميت كرت كيمن هنا بس ام بلاوينا با امريكا ما شاء الله قارية وجا همش اكودو ديرين يعني ما هنده هفالو برادرة هين چه كرد چه عرب الفيرا بس كمن نشتي مرو في المال قال براو خشك و خال و خارزا و برازا فيري ام بيچه بتنينه بس يعني تو مجبوري وقتي تو الغريبية بي بخو هوالا تشيكي وجا هوالت هين ام بيگوا چينه سفرا بيگوا ورزشيت كين بيگوا چينه پایسیگل تنسه ئێرە هوڤەر دامە بەنداوی هوڤەر لە نێوانی ئەریزۆنا ویلایەتی ئەریزۆنا لەگەڵ ویلایەتی نێڤادا لە نزیکی لاس ڤێگاس لەسەر ڕووباری کۆلۆرادۆ لە ساڵی 1935 تەواو بووە و لە سەردەمی فرانکلین ڕۆزڤێلت بە فەرمی کرایەوە لە ماوەی دروستکردنیدا ئەو کرێکارە و کارمەندانی لێرە کاریان دەکرد شوێنێکی نیشتەجێبوونی تایبەتیان بۆ دابین کرا دوایی شوێنەکە بوو بە شار هێندە گەورە بوو ناوینرا بۆڵدر سیتی ئەویش لە نزیکی لاس ڤێگاس بێگومان دەبێت ئێرەتان لە فیلمی ئەمریکی بینی بێت ئەگەر ئێوە لە عاشقانی هۆلیودن ئەگەر ئێوە لە عاشقانی سینەمای ئەمریکین ئەم بەنداوە ئاو بۆ 16 ملیۆن کەس دابین دەکات هەروەها کارەبای 500,000 ماڵیش دابین دەکات شوێنێکی گەشتیاری گرنگە ساڵانە نزیکەی 7 ملیۆن گەشتیار سەردانی دەکەن بەڵام بەڕاستی گەرمە مدفت خوب دم یاسین نوام بیدا کردوسیت عبوش سلیوانی از خلق دو کما من دو عیالت هین رنده زبا عقادی دبتا 19 سال أصلا شو كلية كمبيوتر ساينس هر الباجرمة متين 15 صالة يل إعدادية صالة أولي أوجي حش انجينيرينج وبزنس تكت أس 2002 تخرج بي من الجامعة كلية طبية الجامعة دهوكي من 2 صال إقامة دورية الويريكر
ساڵا سیێ ئەو بیفەرهاد جارە ئەولی هاتیە ئەمریکا مژی زەمالەك وەرگرت ئەس هاتم ترینینگ ال IRB Institution Review Board ال Harvard School of Public Health من ترینینگ کرد تقریبا حتی فرهاد خلاص بی و ام بيك فالزفرينا بالدهوكي بيشتنجي من الوقاية الصحية شو الكر القسم infectious disease و هنجي دائرة إقامة نبي منفصل جزء بيش وقاية يعني أف خلك جدر في ولاتي تهاتين ما فحوصات بود كرن يدخوينيت هيباتيتس و HIV أو حمية بيشتنجي ام وكي فرهاد قبيل بي البوردة باطنية ام بيك فالزفرينا به فرهاد رأساً دست بورديكر بوردة باطنية أس من رنديها بي رندي تقريباً 3 سال بي وأز بحال بي مبشاري من امتحان خويت معادلات كرن وتبرجي ما internship كر وبشينجي هردوك بتيجي بيجي يعني نبيجي جالك زحمة براستي حياتك زحمة بي فترة بشينجي من تقديمه بورديكر يا باطنية من جلك حاج باطنية كر هشتا الدهوك من جلك حاجة كر من تقديمه بوردة باطنية كر من جلك حاج باطنية كر فرهاد خلاص بي ومن دست بوردة باطنية كر أو جي 3 سال بين بشتي أس خلاص فرهاد قبيل بالفيلوشيب اختصاص دقيق أم نقل بينش روتشستر نيويورك أم تشوينا شارلوتسفيل فيرجينيا أو يدست فيلوشيب كر من اختصاص باطنية hospital as inpatient كر 2 سالة بشتي 2 سالة أس شوما اختصاص كلية University of Virginia أو جي 2 سال بين بشتي 2 سالة مصالك نفرولوجي كر بشتي هم نقل بينا بيتسبرغ هم نقل بينا فيري نوكا از الخستا VA Veteran Hospital الفيري شولتكم خستا عسكرية ام بس نساقت ما حمي عسكرا چه active duty بن on متقاعد بن حمي اون افت بريشوينا حرب فيتنامي يت عراقي افغانستاني بس فيترانن يعني اغلبية ظلامن ما جنك جيت هين بس بتر ظلامن أس هردوك من بوردة باطنية وكليا هاي أس نيفة بنيفتكم inpatient أس حش acute care بتردكم وكي ديجي وقت مهبت يعني وقت ندوام بدن activity بيجي كانه كما جيم روجي ساعتك حتى 2 ساعات هارو وكي ديجي هكا ما مجال هبت ما هفالت هين ما هفال فيري هين هكا ما مجال هبت يعني ويكندا امتشين ما هفالت كردت هين الروتشستر ميت هين الفرجينيا دي سي فاكيشن اجي ام تشينا سفر دير ئەگەر کوردستان پێویستی پێت بێ لە بوارەکەی خۆت چی بۆ دەکەی؟ هەچی تشتێ مە پێ چێبێت سەر چاوا ئەس شمێژەوەرە حەستکەم هاری کاریە بدەمە کولێجا پزیشکی الدهوکێ الهەربیلێ سلێمانی هەچی هەوجە بن تدریسێ بکەین استشارة بدينا نساخة امتحانا بطلبة بكين طلبة كلية طلبة بوردة طلبة ماسترة هر تشتكي ما بيتشبت مستعد یەکێک لەو بربەست و گرفتانەی نەخۆشەکانمان ڕوبەڕووی دەبنەوە لە کاتی پارێزدا خۆراکی خێرایە. خۆراکە خێراکان ڕێژەیەکی زۆری کاربۆهیدرات و چەوریان تێدایە.
ئەمەش دەبێتە ئاستەنگ بۆ هەندێک لە توشبوانی شەکرە کاتێک بۆ نمونە لە دەرەوەن و دەیانوێت ژەمێک بخۆن. پێشنیازی ئەوە دەکەم بۆ ئەو کەسانەی توشبووی شەکران یاخود دەیانوێت پارێزگاری بکەن لەوەی توش نەبن لە هەنگاوی بچووکەوە دەست پێ بکەن. بۆ نمونە ئەگەر دەتەوێت لە فەیەک بخۆیت لە دەرەوە ئەوە شتی سوورەکراوی لەگەڵدا داوا مەکە. ئەگەر شتی سوورەکراوت داوا کرد ئەوە زەڵاتێکی تەندروستی لەگەڵدا داوا بکە. ئامانجی درێژخایەنیش ئەوەیە نەخۆشەکانمان وایان لێبێت چیتر خۆراکە خێراکان نەخۆن. هەندێک کەس دەگەنە ئاستی ئەوەی بە تەواوەتی خۆراکە خێراکان بنبڕ دەکەن و تەنها لە ماڵەوە خۆراکی باش و تەندروست دەخۆن. بێگومان ئەمە زۆر باشە، بەڵام هەندێکی دیکە هێشتا نەگەیشتونەتە ئەو ئاستە. دەبێت وەک باسمان کرد لە هەنگاوی بچووکەوە دەست پێ بکەن. لەگەڵ گەورەبوونمدا زیاتر و زیاتر هەست بە نزیک بوونەوە دەکەم لە باوکم. هەروەها ڕۆژانە حەز و خولیای زۆر دەبینم کە لە نێوان هەردووکماندا هاوبەشن. بۆ نمونە باوکم زۆر حەزی لە خوێندنەوەیە، منیش بە هەمان شێوە. زۆر کاتە و پێشنیازی کتێبم بۆ دەکات، هەمیشە وانەی ژیانم فێر دەکات بە شێوازێک لە ژیانی ڕۆژانەی خۆمدا سوود لەوانەکانی دەبینم. بێگومان باوکم مرۆڤێکی زۆر بلیمەتە، بۆیە ئێمەش ئەم ژیانەمان هەیە و ئەمە شتێکە کە هەمیشە قەرزداری باوکمم بۆ دابینکردنی ژیانێکی خۆش و بەختەوەر بۆ ئێمە. گفتوگوکردن زۆر بەچێژە لەگەڵ باوکمدا، دەتوانم بۆ ماوەیەکی زۆر گفتوگویەکی قوڵی لەگەڵدا بکەم بێ ئەوەی بێزار بم. مرۆڤێکی زۆر زیرەکە، زۆر لێزانە، دەتوانێت بەردەوامی بە گفتوگو بدات و وا بکات کە سوودی لێوەربگریت. هەر لە تەمەنی منداڵیمەوە بە بیرمە هەمیشە لەگەڵ باوکمدا بووم. زۆر شتی فێر کردوم و چاوی بەڕووی دنیادا کردمەوە. هەز دەکەم هەموو شتانەی فێر کردوم و پیشانی داوم. هەر لە سەرەتای منداڵیمەوە وای کردووە کە ئێستا ئەم کەسە بم کە هەم بە شێوازێک کە باوکم هەمیشە وای کردووە کە ئازادیمان هەبێت لە شێوازی ژیانکردن و حەز و خولیاکانماندا. بەڵام لە هەمان کاتدا ئامۆژگاری وانەکانی هێندە بەنرخن کە لە کۆتاییدا باشترین ڕێگە ئەوە بووە کە لەسەر وانە و ئامۆژگارەکانی ئەو ژیانم بەردەوامی پێ بدەم. وەک چۆن ئەڵێن یا لەسەر بنجی خۆی دەڕێت. دەست خۆش کوڕم، خۆشم دەوێت. منیش خۆشم دەوێت باوک. ئەمریکا پڕیەتی لە جوانی، بەڵام یەکێک لە شتە ناخۆشەکان لە وڵاتە ئەوەیە کە ژمارەیەکی زۆری هۆملێسی لێیە، واتە بێلانە، بێماڵ، ئەو کەسانن کە خانوویان نییە، ماڵیان نییە. 582,000 کەس لە ئەمریکا بێلانە و بێماڵن. ئاوا لەسەر شەقامەکان دەخەون وەکو ئەم دوو مرۆڤە. هەژاری هۆکاری سەرەکی بێماڵی و بێلانەییە، بەڵام یەکێک لە هۆکارە سەرەکیەکانیش ئالوودەبوونە بە ماددە هۆشبەرەکان و بە خواردنەوە کحولیەکان، بە تایبەت ئالوودەبوون بە ماددە هۆشبەرەکان کە نزیک دەبی لێیانەوە بۆنی ماددە هۆشبەرەکانت بۆ دێ بە تەواوی. بێزارکەرە، زۆر ناخۆشە. هیوایەتا من یا هەمیان خۆشتویتر مەلەڤانیە. ئەس هەروس پێدێت چمە مەلەڤانیا و من هەندە برادرت ئەمریکیت هەین ئەوش من مەلەڤانترن چونکی ئەس بمازنی علمتمە مەلەڤانیا وجا ئەوش من
بلاسترن از هر روز بدیچم و اوی گلک فایده میکر یعنی مجی مروی راحتت بید لش مروی نرمت بید فکر مروی صافیه اجبر هندی جی از همی گوانس حتی نساخ خود کم و عیال خو و برادرت خو از بیجمه که هود وید صحت ویا باش بید ورزشی سپیده زیب کن او چیترین تشتاک و تفکیر ویا صافی بید و لشی هوای ساخلم بید لەم شوێنە چەک بۆ فرۆشتنە ١10 دیسکاونتی هەیە لە کاتێکدا کە لێرە بە هەمان شێوە زۆر بە ئاشکرایی ڕێکلام بۆ فرۆشتنی چەک دەکەن بۆ چونکە ئێرە ئەمریکایە. ئەوەی دەیبینن ئێستا کۆشکی هونەرە جوانەکانە لێرە بەناوبانگە بەڵام شتێکی زۆر ناخۆشەیە لەم ئەمریکایە لەگەڵەوەی کە سیستمی تەندروستی ئەمریکا خزمەتێکی باشی پزیشکی پێشکەش بە خەڵک دەکا بەڵام لە ناکاو چەکێک کەسێک دەکوژێت و کۆتایی بە ژیانی دەهێنێت. ساڵانە لەم ئەمریکایە نزیکی 50,000 کەس بە گولە دەمرن بە تەقە دەمرن. کێشەکە لە چیدایە؟ کێشەکە لەوەدایە کە تاکە وڵاتە لە جیهاندا ژمارەی دانیشتوانی کەمترە لە ژمارەی چەک واتە چەک زیاترە لە ژمارەی دانیشتوان. وەکیم بۆردا باڵتنیە وەرگرتی یعنی نکمن like a big accomplishment بی کەیفۆمە گەلە چجا و ڕۆژەش بیرام ناچێت مە بۆردا کلیێژی وەرگر بەس نەهۆسا کەیفۆمن وەک یا باڵتنیە خاصة يعني أمش إيش كردستاني وأم إيش طلبت أولي يعني أول طلبة بين أم هاتينا فيري يعني حتى وكم هاتينا بروجرام يجي وكذا بسيارة مكان مثلا هيش كين هم دابجين أم كردين نتزانين دابجين كيف هم دابجين العراقي دابجين ها هين عراقيين هم دابجين نا أم كردين أم الشمال عراقينا بس وقتی از مرحله 3 بورد پروگرام دایرکتوری ما گله 8 طلب different culture کردن از تنی از فرهاد کرد بین چجا کردی لوی پروگرامی همانه بین گفتم ما بری از تخرج بیم گفتی ساعت گوه هنده بو خسته حمیه محاضره که سر کردادن یعنی بحث قسم سیاسی و لغت او فرهادی تقدیم کرد ومن قسم فن بقهلا بحث بيجيكاهية برسم با ام چاو بيجيكاهية يعني ام چاو مازن بين ما چاو ياري كيش درفت كرن قال حواله صحتك منفتح بحث جيلكت ما مدارست ما كلية مناطق ميت سياحي وياش حمية مهمتر بحث ظادمة كيفان قالك هاد تقريبا ساعتك يبو حمي دكتورة خاصة ما تقديم كرن وكي استخرج بمجي من جيلكت كردي بخو إناد بينجدهوكي نقول ياك استخرج بمدا ببينن وانجي متين شاري كرسمة ما بينا أفي منو بابوي أفا رسمة حفلة تخرج من باطنية من جيلكت كردي كربينا برخو حميا خو حمی به دیمی راستی گلک جانه نه چه چوکی جگت کردینی راستی
باب من محمد سلیم مفتی پارێزەر بوو الدهوکێ وقت خودە سەرۆکی باژێڕوانیە دهوکێ بوو فەزڵێ مازن بۆ هاتنامن و سەرکەفتنامن المەدرسێ و الکولیە و حتا هاتنا ئەمریکا جی بابێ من بوو ئەوی باوەری بمە هەبوو و ئەس دێ سەرکەفتی بن مەدرسێ بجا خوش بچیکاتی بۆ من کتێب کڕین مجلە کڕین و هەر پرسیارش متکردن بەحسی وا کتێبا وا مجلە و حتا وەختی ئەس مازنژی بوویم چوومە متەوەستێ و مەدرسە ئامادەیی من کتێبێت پەرتوکخاناویت خواندن پەرتوکخانێکا مازن الماڵ هەبوو و حتا هەکو ئەس هاتیمە ئەمریکا ژی حتا بەغدا ئەو هات تەودیعامە کرد و ئەم یعنی بگەلێک وەکی بێژن لەحظەکە عاتفیمە هەردووکە گرێگیری وەختی ئەم ژێگڤە بووینە چ جاراوێش بیر ناکەم ئەو فەضڵی بابێ من سەر من هەی ئەس وی چ جاش بیر ناکەم خودێ ڕەحمەت سەر ڕەحاوی بن از گله حشطاب خیر کم از بیشماوا من چه کریه و حمص بطحینه گوشه کریه وکی ترکام ناچه کری و ترشکه ام خلق دهو که گله حجر کن و جی با جان رشکو کلنده ام بیشنه کفتت مفتی بس هندک بیشنه باذنجانیه ئەvە دەجاش مەشویە برنجە ساڤارەم geleka xweş e ez mixed kim li gel nûk û mushroom fitra ev jî sem e ev jî kutilkit Helebê ne ev zadê kura min metînê mufadal e و ev jî zalata Kurdiyê ne Amerîkî ye داوم مت يعني دريجن تقريبا ساعة 5 جنيه في اس ام ابا هما سريع زي زالكي خوش ويجرم بو فرهادي بيتشيكا تشيت من بري بينبا بس اشياء يعني تشت مثلا يتها حمي من تهين حاضرن مجميلي هما بس قلينم ام قالك ديف خارنا هيلثي تشين فيجا خارنامه محدده ام هارو گوشتی او بس متین گلک حاج گوشتی کد یعنی لازم گوشت هر تیدا بدن بس ام ازو فرهاد نهند زحمتین بخارنه هەمومان کە لێرە کۆ دەبینەوە وەکو ئاهەنگگێڕانێکە هەمومان بەشدار دەبین لە بەشە جیاوازەکان هەر یەکە لە پزیشکانی نیشتەجێ و پزیشکانی پسپۆر بەشدار دەبن گرنگ نییە پزیشکەکە لە چه ئاستێکە هەمووان لێرە بەشدار دەبن و کەشێکی پڕوزە و پڕجۆش دروست دەکەین زیاتر لە 90 کەس بۆ ئێرە پێشکەشیان کردبوو زیاتریش بوون لەمە هەرچەندە ئێستا نزیکەی 50یان لێرەن ئەمەش لەبەر قەبارەی شوێنەکە بەڵام هەر یەکە و لە بوارێکە و بەشێوەیە کار دەکات هەر یەکەیان لەلایەن دوو کەسەوە سەرپرشتی و چاودێری دەکرێن دەمەوێت زۆر سوپاسی هەموو سەرپرشتیاران و دادوەرانی ئێرە بکەم بۆ سەرپرشتی توێژینەوەکەیان و پێداچوونەوەیان لێرە کلینیکا پتویتەریە نساخی غدة نخامي أمل فيرت بينين وخاتون دكتور جودي ليناردو جراحي جملة عصبية وخاتون دكتور سيرا كان أو جي اندوكراينولوجيستا وكي من أم بيجفا قال دكتور ليناردو شولتكين أم نساخت غدة نخامية بينين عادة أم نساخي ورمي غدة نخامية هين أم فيرت بينين قالك شواها وجي عمليات بن أفا ایکش نمونه رنینی پیک و مناقشت کین و سحت کینی کده هوجی چبت
تحاليل ورنين وبشتينجي تشينا ساخي تبينين أسا ولد بينم وبشتينجي دكتور ليناردو تبينت ئەمەی لێرەدا لە بەردەستمانە ئەنجامی پشکنینی MRA نەخۆشێکە کە سەردانی کردبووین بەهۆی نەخۆشیێکی هۆرمۆنیەوە. هەر بۆی MRA مشکی بۆ کراوە. لەم کاتەدا هەرسێکمان لە بەشی پیتویتەری دادەنیشین لەگەڵ نەخۆشەکە. گفتوگویان لەگەڵ دەکەین سەبارەت بە بارودۆخی نەخۆشەکەیان. هەروەها پشکنینە پێویستەکانیان بۆ دەنووسین و دواتر کۆ دەبینەوە و بە گوێرەی ئەنجامی پشکنینەکان ڕێکاری گونجاوی چارەسەر دادەڕێژین بۆ نەخۆشەکە. ئەم نەخۆشە گەنجە هەروەک لە ئەنجامی پشکنینەکەیدا دەردەکەوێت گرەیەکی شێرپەنجەیی لە ڕژێنی پیتویتەری هەیە. ئەم گرێ شێرپەنجەیە ڕەنگە زەبر بە دەماری بینینی بگەێنێت و مەترسی لەسەر بینینی دروست بکات. بەتایبەت ئەگەر گەورەتر بێت و فشار بخاتە سەر دەمارەکە. لەم نەخۆشەی خۆماندا دەبینین گرێەکە قەبارەی گەورەیە. کلینیکەکەمان بایەخێکی زۆر دەدات بە نەخۆشانی لەم شێوەیە و دەتوانین لێرە چارەسەری تەواوەتیان بۆ بکەین. ئێمە بۆ یەک چیرۆکی سەرکەوتن هاتین. ئەم بەرنامەیە بۆ یەک چیرۆکی سەرکەوتن بوو، ئەویش چیرۆکی سەرکەوتنی دکتۆر فەرهاد بوو. بەڵام لێرە دووەم چیرۆکی سەرکەوتن چیرۆکی سەرکەوتنی دکتۆرەیە. اینجا سێم چیرۆکی سەرکەوتن ئەوەیە کە سەرکەوتنی دکتۆر فەرهاد پەیوەست و بەستراوەتەوە بە سەرکەوتنی دکتۆرە و هی دکتۆرەش بەستراوەتەوە بە هی دکتۆر فەرهاد. لەبەرەوە سەرکەوتنەکان زۆر بوون، چیرۆکەکان زۆر بوون. کورد ئەگەر دەرفەتی بۆ بڕەخسێ و خۆشی هەوڵ بدا دەتوانێت سەرکەوتوو بێت، دەتوانێت شانازی بە خۆیەوە بکات، دەتوانێت شانازی بە سەرکەوتنەکانیەوە بکات و خزمەتێکی باشی پێشکەشکات. ئەوەی ئەمان کردویانە لێرە ئەمەیە سەرکەوتنە، شانازیە، خزمەتە.